لە دەمی بەرپابوونی جەنگی نێوخۆی سووریا لە ساڵی 2011ەوە سەرۆک وەزیرانی عێراقی محەممەد شیاع سوودانی و بەشار ئەسەدی سەرۆکی سووریا بۆ یەکەم جار ڕۆژی یەکشەممە لە دیمەشق وتوێژیان ئەنجامدا. ئێمە وا ڕۆبەڕۆی هەندێک ئاستەنگی تایبەت و ڕاستەوخۆکان دەبینەوە لەسەر و هەموو واڵەنگاریانە پرسی تۆرۆریزم هەیە، هەروەها هاوکاریکردن لە بەگەشتداچوونەوەی تۆرۆریزم ئەوەی چالاک و بەردەوامە و کۆتایی نایەت. گەورەترین نیگەرانیمان ئاستەنگی ئاسایشە. پێویستە ئێمە ئاسایش و سەقامگیری هەردوو وڵاتی برا بپارێزین و پێویستمان بە هاو ئاهەنگی زیاترین نێوان قەوارەکانی ئاسایش هەیە، بەتایبەت لە ناوچە سنووریەکاندا، هەروەها ئاڵنگاریەکانی مەدەهۆشبەرەکان. ئەمە دیاردەیەکی جددیە کە هەڕەش لە کۆمەلگاکەمان دەکات و هەروەها کاریگەری دەکاتە سەر لاوانمان و زیانی گەورەیان پێدەگەێنێت. لە میانەی کۆنفرانسێکی هاوبەشی هەواڵی سەرۆک ئەسەد و سوودانی گفتوگۆیان لەسەر هەڕەشەکانی ئاسایش کرد سەبارەت بە پاراستنی سنوورە هاوبەشەکانیان. لەوانە هەڕەشەکانی میلیتانانی دەوڵەتی ئیسلامی و هەردووکیان پێک هاتن لەسەر بەهێزکردنی هاوکاری و کەمکردنەوەی قاچاغیکردن بە ماددە هۆشبەرەکان. سەرۆک وەزیرانی عێراق سەبارەت بە پرسی کەمی ئاویش دووە. ئەم دوو وڵاتە دۆست و براوە ڕوبەڕووی ئەستەنگی کەمی ئەو دەبنەوە، هەروەها وشکبوونی ڕووبارەکان و کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر ناوچەکە. پێویستە هاوکاری یەکتر بکەین بۆ بەدەستێنانی بەشی ئاوی یەکسان و دیالۆگیش لەگەڵ وڵاتان کە سەرچاوی ئاون لە پێناو ئەوەی سووریا و عێراق بەشە ئاوی یەکسان و سۆگەر بکەن. عێراق و سووریا کە پەیوەندیەکی نزیکی ئابووری و سیاسیان لەگەڵ ئێرانی خاوەنتوانەدا هەبووە، ئەو دوو وڵاتە بە درێژایی جەنگی نێوخۆی سووریا درێژەیان بە پەیوەندیەکانیان داوە، تەنانەت هاوکاتی ئەوەی وڵاتانی عەرەبی باڵیۆزەکانیان لە سووریا کشاندەوە و باڵیۆزخانەکانیان لەوێ داخست. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.